بینەر و بیسەر عزیزەکانم سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش بۆ ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم مامۆستا پشتیوان سەلاح بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی خۆشنووسانی کوردستانن قسە و باسەکەین لەسەر هونەری خۆشنووسین. ئەوشمان بیر نەچێکە ئەم هونەرە ئەوەی ئەزانین کە مێژووی دوور و درێژی هەیە لەبەر گرنگی ئەم بابەتە پێمان خۆش بۆ ئەمڕۆ میوانداری کاک پشتیوان سەلاح بکەین. مامۆستاکیان بەخێربەی سوپاس بۆی ئەمڕۆ لای ئێمە میوانی. سەرەتا سپاسی ئێوەکەم بۆ ئەم دەرفەتە سپاسی هەموو هاوکاران دەکەم. سپاس دەکەم سپاس بۆی تۆش لای ئێمە میوانی کاک پشتیوان پێم خۆشە لەوە دەست پێکەم بزانم ئەم هونەرە ئەوەی چاوگۆمان کرابێتەوە بینیومانە مێژووکی دوور و درێژی هەیە بە دڵنیایە پێم خۆشە تۆ خۆت وەکو سەرۆکی کۆمەڵی خۆشنووسانی کوردستان باسی مێژووی خۆشنووسین بۆ بکەی بزانم خۆشنووسی ئەگەڕێتەوە بۆ کەی مێژووەکەی. مێژووی خۆشنووسی تقریباً ئەتوانین بڵێن هەزاران ساڵە. بەڵێ هەزاران ساڵە خۆشنووسی وەکو خەت نووسراوە، بەڵام ئەو زمانێک کە قورئانی پیرۆزی پێ نووسراوەتەوە باشتر جێبەجێکراوە یاساکانی لەسەری. پێشتر خەت هەبووە مەسەلەن نوقتەی نەبووە، لە شێوەی وێنەکانە ئاماژەی پێدراوە، بە شێوەی وێنە ئاماژەی پێدراوە. ئەگەر ئەو تابلێتە کۆنەکانە سیر کرد بێ کۆمەڵێک لەو شتە کەلەپوریانی پێوە ماوە لە شوێنەکانە ئێمەی بینین. بەڵام دواتر لە سەردەمی ئیسلامەوە زیاتر بایەخی پێدراوە. خەتەکانیشی سەهی وایە کاڵێ خەتی عەرەبی خەتی عەرەبی نییە. کولتوری کوردیش تێکڵاوی خەتی عەرەبی بووە، کولتوری فارسیش هەر تێکڵاو ئەو خەتە بووە. بەڵێ ئێستا ئێمە لەسەر ئەو کولتورە ئاڕۆین. تەمان خەتەکان هەمووی بەش و جیاجایە، ئیتر لە خەتی ڕوقعەوە کە سەرەتاییە تا بڵێن خەتی سولس. باشە واتە ئەوەنەی کە لە مێژوەکە شارەزابی سەرەتا لەلایەن عەرەبەکانەوە ئەم مەسەلەن ئەم شێوازی نووسینە هاتووە، دواتر لە هیچ وڵاتانی دیکە گرنگی دراوە بم بابەتە گرنگی دراوە بە خۆشنووسیا خۆ تەنها لەلای عەرەبەکان بووە. لەلای عەرەبەکان بوو لە تورکیا. ئێستا زیاتر لە هەموو جیهانی عەرەبیە ئەوەندەی کە بەناوبانگ بن خۆشنووسەکانیان و زیاتر ئێتیمان بە کولتوری خۆشنووسی بدەن تورکیایە. تورکیا یعنی هەتا کۆمەڵەش دێ بە ماڵکی خۆی ئەزانێ. تورکیا ئەو کولتورە زۆر ئێتیمامی پێ ئەیە، خۆشنووسی باشیان هەیە، دام و دەستگیرۆی خۆشنووسەکانەکان، هەتا خۆشنووسەکانی ئێمەش کە لە مسابقاتەکانە خەڵاتی یەکەم و دووهەم و سێهەمە هێنن، تورکیا هەندێکیان دەستگیرۆی هەندێکیانەکە پێشانگایان بۆ کات و دەستگیرویانەکە و بانگێشتیانەکە و ینی بە فەرمی ئێتیمامیان پێ ئەیە. نەکە لە کوردستانی ئێمە لە عێراق بگرەی هەموو وڵاتەکان ئێتیمامی پێ ئێستا تورکیایە بە پلەی یەک دێت. وڵاتە عەرەبەکانیش هەیە بەڵام تورکیا بە پلەی یەک دێت لە ئێستادا. لە ئێستا یەک دوو ئیشی درامیم بینیوە ئاوا لە هەندێک بەشی زۆر گرنگی ئێن بەوە زۆر ڕاستە، بەڵام بڵێن بە عەرەبی ئەینووسن و لە موسەسە لە تورکیەکانە هەنێک وشە بۆ نمونەمەی وشەی هیچەکە ئەمە زۆر لە ماوەیە زۆرها باوی بوو. بەزم ئەگەر هەڵە نەبم لە مسەسەلەیەکی تورکیەوە سەرچاوی گرتە بوو. یعنی هەتا ئێستا لەوێ ئەو گرنگی زیاتری هۆکار چیە زیاتر ئەوان گرنگی پێێن مێژوەکەی دوور و درێژترە لەوێ یاخود خۆیان سەرچاوە وەختی خۆی کە تورکیا وڵاتی تورکیا لە سەردەمی خۆیان عێراقی داگیر کردو و کوێی داگیر کردو، ئەم وڵاتانی داگیر کردووە، کولتوری خۆی سەپانۆ بەسەریە ئێسەر بە مۆڵکی خۆی ئەزانێ. ما ئێتیمان بۆ ئێستا خەتاتە باشەکانمان زۆربیان کوردن، بەڵام وەختی خۆی لە تورکیا دانیشتون. مەدرسەیان هەبوو، مەدرسەی خەت ئێتیمامی پێێن. ئەوان ئێتیمامێکی زۆر بە ئیشی هونەریین، بە تایبەتی نەخشە سازی، زەخرەفە، خەت، ئەمانە ئێتیمامی زۆر پێن. زۆر باشە. بزانم کاک پشتیوان بزانم ئەم چەند جۆری هەیە ئەم نووسینی خۆشنووسیە چەند جۆرمان هەیە ئێمە؟ جۆرەکان تەبعەن خۆی خەتی کوفی زیاد لە 88 جۆری هەیە. باشە. 7 جۆر خەتی سەرەکیشمان هەیە، بەڵام هەندێک خەتی کە هەیە لە تێکڵاوی دوو خەت دروست ئەکرێ. ئێستا بۆ نمونە خۆشنووسمان هەیە خەتی نووسختێکەڵەکە لەگەڵ خەتی سولسە
یان مەسەلە خەتیچکەی تێکڵاوەکە وەکو ئیبداعێک وەکو داهێنانێکی خۆی ئەمە لەوانێت لە قاعیدەشان نەبێ بەڵام خۆی بۆ لەوحەیەکی خۆی نوێگەریەکە بۆ تابلۆیەکی خۆی ئەمانە هەیە بەڵام وەکو سەرچەکان زیاد لە 88 جۆر خەتی کوفی هەیە 7 جۆر خەتی سەرەکیشمان هەیە. ئەو هونەرە تا چۆن مەسەرەن لە لای خەڵک احتیمامی پێدرێ ئەو بە تێکەڵکردنی مەسەرەن چەند هونەرێک لە هونەرانی کە باست کرد خەڵک زیاتر هەز ناکەی لە ئێستا حەزیان لەو بابەتانەیە مەسەرەن بە تێکەڵکردنی ئەو هونەرانە و هونەرێکی تازەی لێ دەربچێ بە خەڵک ئێستاش هەموو شتانە جمهوری خۆی هەیە بۆ نمونە ئێستا خۆشنووسێک پێشانگایەکە کاتەوانێ باشە ئەوەی کە تایبەتمەند بێ بە خەت و حەزی بە خەت بێ حەزی بە هونەر بێ یە سەردانەکە مەسەلەن ئەوە وەکو خۆشنووسی وەکو وێنە کێشانیش ئەلبامە وێنە کێشێکی ژەگەر هینێ بکاتەوانێ پێشانگای بکاتوانێ خەڵکی خۆی ینی حەزیان بە شتی جوانە خەڵک چاوێن شتی جوانە بینێ بە تایبەتی تابلوانی کە پێ ئەنەخشێنن خەڵک سەیریەکە نیمە عینێکی لە ڕووی کولتوری و لە ڕووی ئاداب و لە ڕووی هەموو شتێکەوانێ هەر وڵاتێک احتیمام بە کللتور و فەرهەنگی خۆی نات ئەو وڵاتە هەر لە هەموو جیهانی شاوایە ینی ئەتوانی هینیکەی بڵێن ئەگەر احتیمام بە کللتور و ئادابی ئەو وڵاتی خۆی نات احتیمام بە فەرهەنگەکەی نات بهێنە ینی وەکوای هیچی نەکرد زۆر ڕاستە بزانم ئێمە تایبەت خەتی تایبەت بە خۆمان هەیە وەکو کورد ئەو بۆ نمونە ئەو بابەتانی کە باسەز زیاتر لە عەرەبی و لە تورکیا زیاتر ڕنگدانەوە هەیە ئێمەی کورد خۆشحاڵیەوە کە کۆمەڵێکی باش مەسەڵەن کەسمانەیەکە لە بواری خۆشنووسیە جێدەستیان دیارە بزانم ئێمە خەتێکی تایبەت بە خۆمان هەیە مەسەڵەن خەتێکی کوردی بێت نیمانە تایبەت بە خۆمان بێت بەڵام بە هەموو ئەو خەتە عەرەبیانە کە یاساکانیان عەرەبیە مەبەستمۆنی خەتی عەرەب بێ خەت لە عەسڵاوە زیاتر مامۆستا جەمال عەبدول ڕوونکردنەوەی لەسەر ئەوە داوە لە سیمیناریشە کە خەتی ئارامیە خەتی عەرەب نییە بەڵام بەو خەتێک کە بە عەرەبی نووسراوە ئێمە ئەتوانین پیتی کوردی جوانی لێ دروست بکەین پیتی کوردی جوانی لێ دروستکەین و بۆ نمونە بۆ شعر و بۆ ئەو نەخشاندنی تابلۆ بە هەموو شێوەیەکە خۆت بتەوێت ئەتوانین ئەوانی لێ دروست دەکرێت هەز ناکەم ببێ بە کێشەیانێک پیتەکانمان کەمێک لێکەوە نزیکە لەوانەیە هەندێک مەسەلەن پیتی مەسەلەن پی مەسەلە ئەوانە ببێ بە کێشەیە ئەمانە هەر ئەوەیە فەرقەکانیان بەڵێ دووسێ پیتمان لەوان زیاتریشە ئیتە هەر ئەوەیە فەرقەکە جێنا فەرقێکی ئەو تۆی نییە زۆر باشە واتە ئێمە لەسەر خەتی عەرەبی زیاتر نووسینەکانەکەن مامۆستا پشتیوان بزانم ئەو پێداویستیانەی بۆ کەسێکی خۆشنووس زەڕورە مەسەن هەیبێ یاخود بێوێ لە سەرەتای فێربوونیا بێت چ شتێک زەڕورە ئەم بابەتانە تێناوە پێم خۆشە بۆم باسکەی بزانم ئەم بابەتانە چین ناویان چییە چۆن بەکاریە بەڵێ بۆ کەسێ سەرەتایی بێ کە بێ خۆی فێری و هونەرە بکات سەرەتا قامیش باشترین شتە باشە قامیش ئەمە قامیش لە هەموو شوێنەکە هەیە لە کوردستانە زۆرە قامیش تەبەژ چەند جۆرێکی هەیە قامیش هەیە قەڕەم هەیە قەڵەم تۆمار هەیە قەڵەم جاوی هەیە ئەوانت پێ نییە مامۆستا ئەوانم پێ نییە بەڵام هەر قامیش کیفایەتە ئەوانی کە زیاتر مەبەستمان چییە درەنگتر دەمەکەی کولە بێ باشترە فەرقەکەی لەواینا هەمووی هاوشێوەیە بۆ نووسی ئەمە داتیاوە بەڵ ئەمە هینە ئەمە قەڵەم حەیزەرانە ئەمە بڵێنداری حەیزەرانە ئەوە ئەوە تۆزە لە قامیش باشتر بڵێن ڕقە هێنە درەنگتر دەمەکەی هێنە بێ ئەسوێت مە لە کوردستان دەست ئەەکەوێت بەڵێ هەیە لە کوردستان هەیە لە ئێران ئەیهێن بەڵێ سەرەتا قەڵەم ئەو قەڵەمە کاتەوە بۆ خەت هێنیکە بەدەمی پان بێکە پێیانووسی بەدەمی پان بێ ئیتر بە چەقۆیە گیان هەیە بە کەتەرێک گرنگ ئەوەی دایبێ بەڵام خۆی ئەگەر لە هونەری خۆشنووسینە خۆشنووسەکان بە عام ئێسەمە زیاتر لە ئێران و لە تورکیا شەر هەیە ئەمە ئێران قەڵەم تەراشی پێڵێ قەڵەمێک هینە بڵێن هینێکە چەقۆیەکە تایبەت بە قامیش چۆن دای ئەی مەسەلە بە یاسا ئەم پەنجەیە دەخێت ئاوە دایت و بڵێن دەمەکەی پانە بێ
ئەتاوەش لە زانینی خۆیان بەڵێ بەڵێ ئیتر یەک دوو جاکە هینە بۆ خوێندکارەکانشی کردو تر ئەوانش فێرە بن بەمە دایرێ کەتەری ژەر و ئیشە ئەکات بەس ئەمە لەوانێ باشتر بێ ئێتر دوای ئەوە بێ دەمەکەی ڕێکەی توانێت لەسەر ئێمە ئەمایان هەیە ئێرانەکان ئەمایان هەیە ئەمە دەمەکەی ها بە گۆشەی 45 هینەکەیت ئەو دەمەکەی ڕێکە بێتەوە ئەگەر سمارتەشەدا بێت تۆزە سمارتێکە گرنگ نییە هەلمووی وەیە تۆ ئیشەکەتی پێکەین جا مەبەست کەسی سەرەتایی بوو کە فێر بێ بەڵێ مەرەکەب هەیە مەرەکەب ئێستامە بە هەم مەرەکەبە ئێرانیە با هەر ئینی ڕێکلامی هینەکەی نەکەین هەر مەرەکەبێکی ئێرانی بێ بە نرخێکی زۆر کەمە لە قڕتاسەکان هەیە مەرەکەبە قوتووی مەرەکەبی شانەر هەیە مادەیەک هەیە پێڵێن لیقە باشە وەکو دەزووی کڵافە وایە وەک دەزووی کڵافە وایە ئەمە ئەیکەیتە ناو قوتووەکە و مەرەکەبەکەی تەیەکەی دواتر کە تۆزە بەڵێ بەڵێ بۆ ئەوەی کە قامیشەکە ئەدەی لە مەرەکەبەکە بەقەی قیاسی خۆی هەڵگرێ زیاتر هەڵنەگرێ بە تۆپەڵ ئەوە پێڵێن لیقە بەڵێ ئێستاگە لەم قوتووە لیقەی تایە ئەوەیە وەک دەزوو کڵافە وایە بەس ئەوەیە بۆچی تۆزە فەرق و جیاوازی هەیە لەگەڵ دەزۆکانیکەیە ئەمە تاڵی کەمترە یعنی ڕیشاڵی نییە کە بە هینەکەەوە بنووسێ بە قەڵەمەکە ئەگەر ڕیشاڵی پێوە بنووسێ تۆشتی پێ بنووسی مەرەکەبەکە بە تۆپەڵی ڕێژە و خەتەکە مەسەلەن لە ڕووی زاویەوە تێکەچێت ئەوەی نییە بەڵێ ئیتر ئەوە احتیادی ئەتوانێ ئەمە هەر قوتۆکانیان هەر هەیە بڵێن لە هەندێک قرتاسی هەیە قوتۆکان لیقەکەشی تیا هەر ئەیکڕیت و لەگەڵ مەرەکەبەکاتێکە یەکەیت و لەگەڵ قامیشەکان چیانەسە خۆشبەختانە لە هەندێک هێنا قرتاسەیە قامیشەکان بە دادراوی هەیە ئەویژەی ئەیکڕیت لێیت وێجا ئەم وەرەقەیە وەرەقەی ساف چەورە پێ ئارتی پێڵەن ئارت وەرەقەکە ئارد بێ ئیتر بۆ نمونە ئەگەر بیکڕیت یان هەیە ڕێکلامێکی کردو و ڕێکلامەکە بڵێن ئیتر بەکار نایێت پشتی ڕێکلامە بۆ تەمرین قەیچەکە مەشقی لەسەر بکەی شتێکی تەبیعیە وەرەقەکە ساف بێ لە بەرەوەی قامیشەکە لەسەری بڕوات ئەمە بۆ کەسی سەرەتایی بۆ کەسێک ناکە خەتات بێ و بێ تابلۆ بنووسێ ئەو فەرقی هەیە مەسەرەوەی کە تابلۆ بنووسێ ئەبێ مەرەکەبی ئەڵمانی بەکاربێنە بە شمینگەری مرەکەبی ئەڵمانی و یابانی یا هەیە بە تێکەڵی بەکارێنە ئەو ناکوژێتەوە وەرەقەی تورکی هەیە خاص دروست ئەکرێ ئیشی دەسە دروست ئەکرێ ئاشێلەرێ و دروست ئەکرێ بەجی هاست لەگەڵ ئەو مەرەکەبە تابلوی لەسەر بنووسی زەمان هەیەیتر بەپێ هەیە زمانی 2000 ساڵی هەیە 3000 ساڵ بمێنێتەوە بەدەیەکی درێژخایە تەڕیش بە هیچی نێنایە ئەو بۆ تابلوی خەتاتەکانە بڵێ تابلۆکان کە ئەمێننەوانێ ئەو ئیشی دەسە بەڵام بۆ کەسی سەرەتایی کە بێ خۆی فێری خەتکە پێویست بۆ ناکە وەکو ئی خەتاتەکان باسم کرد هەر ئەوەیە و تەمان ئیترە بێ لە خەتی ڕقەوە دەست پێ بکە خەتی ڕقە دەرگای هەموو خەتەکانە خەتێکی سەرەتاییە لە نقطە و دوو نقطە و ئەلف و باوە جیم دەست پێەکە دواتر مەسەر دوای خەتی ڕقە خەتی دیوانیە ئیتر خەتەکان پێم خۆشە بزانم پێش بەرنامە باست کرد مەسەلەن وتە جیاوازەکەی ئەوەیە بۆ نمونە واوەکە بە خەتێک بنووسی شێوەیە کە بۆ نمونە بە خەتێکی تر بنووسی حەزەکەی ئەتوانی لەسەر ئەوە بۆمان تاقیکەیتەوە بزانم ئەگەر هەر پیتی واو وەربگرین بۆنمونە ئەگەر بە هەر خەتێک بنووسین جیاوازەکەی لە چیا ئەبێ ئەگەر ئاسایی بێ قایچێکە احتیاجیانە مەسەڵەن پیتی واو بەسەر چاو ئەمە واو باشە ئەمە بە چ شێوازێ بۆ ئەمە خەتی ڕقەیە باشە ئەمە ڕقە ئەمە خەتی ڕقە باشە بزین جیاوازەکەی چێ لەگەڵ جیاوازەکەی بۆ نمونە واو لە خەتی ڕقەیە چاوی کوێرە چاوی نییە ئێستا لەو خەتی نوسخە چاوی هەیە بەس لەوە چاوی نییە ڕقە سەرەتاییترین خەتە لە خەتی دیوانیشە تقریبان هەر وەکو ڕقاکە وایە بەس تۆزێک درێژترە ئەوش بە هەمان شێوە چاوی نییە بەڵێ لە دیوانیشە هەر چاوی نییە
باشە ئەمە دیوانی ماوەسا پشتیوان تۆ خۆت ئەم کارە لەکوێوە فێر بووی؟ وەڵام من تەبیعی حەزت لێ بوویان؟ بەڵێ ئەو کاتەکە لە شەشی سەرەتایی بووم لە ساڵی 94 بوو مامۆستایەکمان هەبوو وێنەی پێوتین خۆی خەتات بوو مامۆستا سالاری ناو بەڵێ مامۆستا سالار خەتەکانیشی پێوتین لە ئەلف و باوە یەکسەر من حەزم چوە سەری دوایەوە مامۆستا من خۆم چۆن فێرکەم وتی کوڕاسەی هاشم بەختادی هەیە لەسەر ئەو کوڕاسەیە هێنام ئەو کاتە گرانیەکە بوو بڵێن کوڕاسەشتانە دەست نەئەکەوت باید چەند مەکتەبەی بگەڕایتە بە پارێکی زۆر ئەو کوڕاسەیان پیا کرد و تەمرین تەمەەن تەمرین لەسەر خەت چۆنە خەت تەقلیدکردنەوەیە بە تەقلیدی بکەیتەوە هەتا دوایی دەستی قاڵب وەرەگرێ باشە لەسەر ئەو مامۆستا سالار سپاسێکم هاوکارم بوو زۆر ئێساوازام لە وڵاتی سووی دەژی لێرە و ڕێز و احترام هەیە بووی مامۆستا سالار هاوکارێکی زۆر زۆر باشم بوو ئیتر چەند مامۆستایەکی کەشار هاوکارم بوون دواتر وەکو ئیشی تیجاری چوومە لای کاکسەر بەستی خەتات لە جاری پیرەمێتر سپاسێکم کاکسەر بەست لێرە و ڕێز و احترام هەیە بووی هەندێک ئیش تیجاری و هەندێک ئیشی دەست لێی شۆفێر بووم ئینسان مامۆستاکانی لەبیر نەکە لەوانەیە لە چەند مامۆستایەکی کەش هەر هێنم کردبێ دەستم خوێندبێ بەڵام ئەو نەم بە زەرور زانی بڵێم باشە کاک پشتیوان سەردەمی ئێمە و کاتی کە باست کرد کە قوتابی بووی سەردەمی منیش ئەو مامۆستا بەڕێزانەی باشە ئەو مامۆستا بەڕێزانەی کە وانەیان پێ ئەوتینەوە هەموویان دەستوخەتیان زۆر زۆر جوان بوو ئەوەی بزانم کاتی خۆی وەکو منهەج خوێندراوە ئەم خەتاتی پێیان و تۆ خەتاتی لە کاتی خۆیاوانە بەڵام لە ئێستا وەکو منهەجێک نەماوە هیچ کات هەوڵتان نەداوەکە مثلەن بیکەنەوە بە منهەج و کۆمەڵەکەتان ئیشی لەسەر بکەن هەوڵمان داوە پێش ئێمەش مامۆستا موحسین و کاک ئەحمەد سەعید و ئەوان لێرەوە ڕێزم بۆ مامۆستا موحسین لێرەوە ڕێزم بۆ مامۆستا ئەحمەد سەعید هەیە و مامۆستا موحسینیش خوای گەورە لێی خۆش بێ ئینشاءڵڵا وەفاتی کرد ئەوان هەوڵیان زۆر بۆیا بوو لە تەربیە و ویستیان بکەن بە منهەج بەڵام ئیتر هۆکاری نەکردنەکەی بۆ نەکراوە نازانم ئێمەش هەوڵماندا بەڵام هەوڵەکانمان بێئاکان بوو جاران مامۆستاکانی ئەوس مامۆستا دێرینەکانی ئەوسا هینیان هەبووە دەفتەرێکی خۆشنووسی هەبوو بە خەتی کاڵ خەتەکان لەسەری نووسرا ئەمان بە قەڵەمجار بەسەری هاتوونەتەوە وەکو خۆشیان سوودێکیان لێ وەرگرتۆ توانیویانە ئەو سوودەش بگەێنەوە بە خوێندکار زۆر ڕاستە بەڵێ ئەوە هەبووە بەڵام ئێستا ئەوە نییە ئێستا ئەگەر بش بێ من ینی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بایەخ بەوە بدا بە تایبەتی تەربێ بەڵام بایەخەکە چۆن نەچێت لە خۆیانەوە بڵێن خەتی کەسێکە تر هیچ نەزانێ هەرها بڵێن خۆی بکە بە بۆرم وەنە ینی کەسێکە هیچ مستەوایەکی هوەری نەبێ خەتی ئەو وەرگن بێت پرسیار لە کۆمەڵی خۆشنووسانی ئێمە کایمە چەند مامۆستایەکی شارەزایان پێ ناسێنین کە ئەکادیمی بن لەو بوارەیە ئەکادیمی بن لەو بوارە و پرۆژە یاسایەکی وادا ڕێژن وەکو جاران بۆ شێوازی دەست و خەت تا چەند توانیتانە کۆمەڵەکەتان کۆمەڵێکی کارابێت چەند ئەندامتانەیە ئێمە زیاد لە 180 ئەنداممان هەیە بەڵام بۆچی ئەنداممان لە چاو کۆمەڵە و ڕێکخراوەکانی کە کەمە ئەو ئەندامانی ئێمە ینی مەرجی یەکەم ئەبێ هوەری بن لە هوەرەکە بزانن نەک 100% مەسەلەن ئەو کەسێکێت ئەبێ بە ئەندام خۆ بێ لە 120 یا 150 لە هوەرەکە شارەزا بێ ئەلە لەقل مەسەلەن خەتی ڕوقا بزانێ هەر بە ینی خوێن دەبێتی خەتی ڕوقا بزانێ خەتەکە بزانێ اینجا ئێمە توانین بە ئەندام قبوڵی بکەین پێشینەیەکی هەبێت لەسەر بابەتەکە پێشینەیەکی لەسەر بابەتەکە بڵێ زۆر باش ئەمەش ئەم واوەی ئاخر ئەمە چ خەتەکە ئەمە نوسخە ئەمەش هەموو ناوەکان هەر عەرەبی و هەروە بۆی دانراوە ئەمە سولسە باش کاک پشتیوان لەسەر ئاستی نێودەوڵەتی تا چەند توانیوتانە چالاکیتان هەبێت وڵاهی وەکو چالاکی نا بەس ئامادەیتان بەڵێ بەڵێ ئێستا مامۆستا سیروانمان هەیە لە شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە لێرەوە چاوی ماجەکەم توانیوەتی پلەی یەکەم بێنێ لەسەر ئاستی هەموو جیهانی ئیسلامیە لە خەتی نوسخە بەڵێ
لە ئێستا حاڵێن بڵێن لە تورکیا دانیشە خۆی باشە لە تورکیا دانیشە مامۆستا سیروان ئەوە خەڵاتێکی باشی لە خەتی نوسخا هێناوە یعنی ئەتوانین مەزانە بکرین ئێستا لەم دوایانەیە کاکسیروان ئێستا لە تورکیا کە دانیشە یەکەمە بەڵام لە سەباح ئەربیلیمان هەیە ئەو لێرە ڕێز و سڵاوم هەیە بۆی کاکسە مامۆستا سەباح ئەوەسەی مەزەنداکرێ بە یەکەمی عالەم لە خەتی نوسخا خۆشیە زۆر باشە هەر کوردن مامۆستا ئەحمەد عەبدوڕەحمانمان هەیە لە هەولێر ئەمانەی کە باسم کرد پێشتر هەمان قوتابخانەکەی ئەو بوون باشە هی مامۆستا ئەحمەد ئەربیلی مامۆستا نەجات ئەربیلی بانایی ئەوانە بین ئەوانش دەستگیرۆی خۆشنووسەکانیان باش کرد و توانیویان لەسەر دەستی ئەو مامۆستایانە یەکەمی بەدەست بێنن کاک فەهمیمان هەیە ئێستا لە خەتی نوسخا زۆر باشە لێرە لە سلێمانیان زۆر باشە و ینی ئەتوانم بڵێم ئەویش هەر تەلەبەی مامۆستا سیروان بۆ بەڵام ئاسێکی زۆر باشی هەیە لە تەلەبەکانی باشترە هەموو تەلەبەکانی باشترە ببوورنەگە ناوی کۆمەڵێکیانم نەهێنا بێ ئەنە کاتێک بیر دەچێتەوە کاک پشتیوان لە ئێستا خەڵک زیاتر مەسەڵەن چ شتێک بە بینوسن بۆ نمونە چ شتێک یادگاریە چیە چوزانم چ حرفێک حرفە چییە حەزەکەن مەسەن وەکو یادگاری بینوسن کام مەسەلەن کام خەتەیان زیاتر لەلای خەڵک زۆر مەسەلەن بەهای هەیە و زیاتر حەزەکە بەکاری بێنێ بەڵێ زیاتر شعرە کوردیەکان هەوڵدرا بە خەتی فارسی بنووسرێتەوە بە خەتی فارسی بە خەتی نووسش کەمێک بەڵام هەندێک تابلۆ هەیە بە خەتی سولس یان تابلۆکە مەسەلەن ئایەت بێ باشە فەرموو دەبێ هەشە شعری شاعیرەکان ینی حەسەبەر ئەو کەسێک کە داوای تابلۆکە ئەکا بە هەر خەتێکە بێوێ خەتاتەکە توانێت دیزایانی بۆکە و بیگونجێنێ بەڵێ خەتی دەست هەر تەمان بەهای خۆی هەیە چۆن فەرقی هەر هەیە بەتەکیدیشی دەست بەکو هەر بەڵێ فۆنتانی کە لە کۆمپیوتەریش هەیە پێشتر فۆنتی خەتان بۆ بڵێن مەسەلەن ئێستا خەتی فارسیەکان خەتی میرعیمادی حسێنیە بە هەندێکیان ئێستا فۆنتی جوانی تایە کۆمپیوتەر بەس فۆنتی خەتاتەکان بۆ چاکراوە بڵێن چاکراوە بە بەرنامە چاکراوە لە قاڵب دراوە بەڵام هەندێک حرەکات هەیە کە بەدەست دەکرێت لەوانێ بە کۆمپیوتەر نەکرێت تۆ حرەکاتەکە مەسەلەن تابلۆی گەنەقشەی لە مێشکی خۆتایە چۆن ئەم یا ئەمە دەکەیت و چۆن ئەما بیتە سەر ینی ها کۆمەڵە شت هەیە بە مێشکی خۆ دێکی بلانە کۆمپیوتەرەکە بە ڕێکی بۆ دابنیان هەندێک فەن و فنونی بەڵێ ئەو کەسەشی کە هەیە هەمانە بۆ نمونە خەتاتەوە بەڵام دیزاینەرێکی باشە ئەتوانێت خەتەکەی خۆی بنووسێ ئەنجا لەگەڵ دیزاینەکە تێکڵاوێکە شتێکی جوان پێشکەشکە هەیە بەڵێ سوودیاندا تەکنەلۆژیا بینیوە زۆر باشە بزانم کاک پشتیوان لە ئێستا وردەیتر ئەوە مەکتەب کۆتایی ساڵە و تاقیکردنەوە تاوا بوو زۆرێک لە پەیمانگا و لە شوێنەکانەوە دایک و باوکانی زۆر حەزەکەن بۆ نمونە شووی هاوینی مناڵ هەر ساڵ و مەسەلەن بە شتێکەوە خەریک بێ مناڵ بزانم ئێوە گرنگیتان ناوە بەوەی کە لە خولە هاوینەکان سنجێکی خۆی بکاتەوە بەڵێ ئێمە پێمان خۆشە ئێمە پێمان خۆشە زۆر کەسیش لەو پەیمانگایانە داوایان کردو کە خولی خۆشنووسیان بۆ بکەینەوە ئۆکەیمان ناو نەتێ بەڵام ئەو ئێستا بۆ نمونە کاتی تاقیکردنەوەکانە ناکرێت ئێستا بەڵێ لە پشووی هاوینا بەڵێ ئاتوانین بەڵام ئەو کەسانی کە ئەیانەوێ بۆ خولی خۆشنووسی تقریبن با لە 5 و 6 سەرەتایی کەمتر نەبن مناڵێکی دوی سەرەتاییمان بۆ ئەنێرن مەسەلەوە هیچ جارە مناڵە سێژ هەر ناتوانێت ئەوانە ناتوانێت بۆ نمونە هەیەڵێ وەڵام من چەند ساڵە لەیەکی سەرەتایی و ئەوانەوە خەریکی نا ئەو شتانە ناتوانانی بەسەر مێشک استعابی ناکە هەیە تەلەبەسی سەرەتایی بە تەواوی قسە نازانێت هەر قسەی ئاسایی فێر نەبووە قسەی دواخستووە لە 5 و 6 سەرەتایی کەمتر بێ باش نییە بۆ ئەو دەورەیە کە بینێری چونکە ئەو دەورەیە تۆزێک علاقی بە هەندەسەوە هەیە هەمووی قاڵبکاریە بڵێ ئەبێ خۆ فێر بێ مەسەلە یاسای و گۆشەی 45 و ئەمانە تەلەبەیەکی دوی ابتیداییان سێ ابتیدایی سەرەتایی بڵێن نازانێت کە گۆشەی 45 چەنە و ئەوانە نازانێت چەنە لەبەرەوە نایزانێ پێشتر کە نەیزانی بێ مێشکی وەری ناگرێت زۆر ڕاستە بەڵێ بەتەمای ئینشاڵڵا دەورەش بکەینەوانی و زیاتر ئێمەکە دەورەکانیشمان کردوەوە زۆربەی زۆری خۆبەخشی بووە دەستان خۆش بەڵێ بەڵام گرنگ ئەوەیە
ئەو دەورانەی کاکرێتەوە کەسانی ئەکادیمی و پرۆفشنال بنێری ینی کۆمەڵە پشتگیری ئەو کەسانە بکاکە کۆمەڵی خۆشنووسان پشتگیری کەسانێک نەکاکە ئەکادیمین ئەو دەورەی قبول نییە. زۆر باشە مامۆستا پشتیوان ئەگەر بۆ نمونە مناڵ لە تەمەنێکی ئاوا کەما فێر ببێ بۆ نمونە لە 5-6 سەرەتایی فێر ببێ دەورەیەک بەسە یاخۆ ساڵێک بەسە بۆ ئەوەی کە مناڵ فێری ئەم دیزاین و ئەم بابەتانە ببێت و مەسەن بیری نەچێتەوە؟ بەڵێ خەت بیر ناچێتەوە بەڵام ئەگەر زیاتر شت بنووسی زیاتر لەسەر کوڕاسە تەمرین بکەیت چۆن ئەڵێوەکوها داتاکردنەوەیکی مێشک بەڵێ وەکو سایقی وایە بیر ناچێتەوە بەڵام لەوانێ چەند ساڵە سیارە و پێنەبێ فەرقت هەبێت وەک لەوەی کە وەنیە هەروەکو شۆفێری وایە بەڵێ ئێمەش دەستگیرویانەکەین بەڵێ خەتی ڕقیان فێرەکەن لە پێشەوە خەتی ڕقە بە ستایلی خۆشنووسەکە و بە ستایلی قەڵەمیش بە ستایلی قەڵەمیش فێریانەکەین فێریانەکەن لە پێشا بە خۆشنووسەکە دوای بە قەڵەمەکە بۆی خەتی هەر قەڵەمەکەش و خۆشنووسەکەشی ڕێک بێ و شتێکی پرۆفیشنال ئەوە هینە فارسیە بەڵێ فارسی زۆر جیاوازترە لەوانەی تر بەڵێ حەزەکەی کاک پشتیوان پیشانی کاک مەسعودی وێنەگری بێ بە ئارێکنێرە بەسەر چاو ئەمە شێوازەکان بوو؟ ئەمە هەندێکیان هەندێکیان هەمووی نییە بەڵێ هەندێکیان جیاوازە زۆر جیاوازن لە یەکتری هەموو یەک پیتە بەڵام جیاوازێکی زۆری هەیە بەڵێ بەڵێ اینجا هینیشی هەیە لای بەم حەزەکەی ئەوە ببە من سلێمانیەکەمان بۆ بنووسی هەندێکی کەشێ مەسەلەی ئەو واوە بە چەند شێوەیە گەنووسرێ بەزترەوە هەر شێوەی یەکەمە نووسیمانە باشە کاک پشتیوان من پرسیارێکی ئەوتۆم نەماوە شتێکی ئەوتۆم نەماوە لەسەر بابەتەکە پێم خۆشە لەگەڵ نووسینی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی پەیامی کۆتایی خۆت بڵێ بزانم پێشنیارتان چێ بۆ گرنگیدان بەم بابەتە؟ وەڵاهی بەس گرنگیەکەمان ئەوەیە داوە لەلایەنە پەیوەندیدارەکانەکەین لە سنتەرەکانەکەین لە پەیمانگاکانەکەین هەچ کەسێکە ویستی وەکو مامۆستا دەرسی خۆشنووسی بڵێتەوانێ با کۆمەڵی خۆشنووسان پشتگیری و کاکە تۆ خۆشنووسی هەچ کەسێکە بۆ نمونە ینی چونکە خەڵکی زۆر لە پەیجە فەیکەکانە بڵاو بۆ تۆ هەر لە پەیجی فەیکە ئەڵێ فێری خۆشنووسی دەکەم و نازانم بەچی و بە گەرنتی و ئەها ئەمانەی تایە مەسەلە کەسەکە با باوەڕ پێکراو بێ ئێمە داوامان ئەوەیە داواش لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین پشتگیریمانکە بۆ چالاکیەکانمان و بۆ زیاترم هونەرە بۆی نەمرێ و لە بەرچاوی خەڵکا بمێنێتەوە. زۆر ڕاستە. زۆر سپاس بۆ مامۆستا پشتیوان سەلاح کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی خۆشنووسانی کوردستان بوون. ئەمڕۆ زۆرێک ڕێنمایی و تێبینی زۆر جوانی لەسەر ئەم بابەتە پێشکەشکردین. هیوادارم ئێوەش بینەری پرۆگرامەکە بن. دووبارە سپاس مامۆستا پشتیوان بۆ ڕێنمایی و زانیاریەکان لەسەر بابەتەکە. سپاسیەوەکەم و دەستان خۆش بێ. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.